خوا سڵاوتان لێبێ فێرخوازانی بەڕێز بەخێر بێن بۆ فێربوونی زمانی ئینگلیزی لە ڕێگەی کورتە چیرۆکە. ئەم کورتە چیرۆکانم ئامادە کردووە بۆ ئەوانەی کە لە خوێندنەوە هەروە تێگەیشتن خراپن بۆ ئاسی سەرەتایی. ئێستاش با دەست بە خوێندنەوەی چیرۆکە بکەین. Lily was 12 years old. لیلی تەمەنی 12 ساڵان. And her brother Tim was 8. و براکەشی Tim تەمەنی 8 ساڵان بوو. Lily had a small dog. لیلی سەگێکی بچووکی هەبوو. His name was Rover. ناوی ڕۆڤەر بوو. Lily liked cooking very much. لیلی زۆر حەزی لە چێشت لێنان بوو. And during the holiday, و لە ماوەی پشوودا, she made 2 beautiful small cakes. دوو کێکی بچووک و جوانی دروست کرد. We are going to eat them this afternoon, she said to Tim. لیلی بە تیمی وت ئەم دوای نیوەڕۆیە دەیان خۆین. You are going to have one. تۆ دانەیەک دەخۆی و and I am going to have the other one. منیش دانەکەی تر دەخۆم. Their parents were not at home that afternoon. ئەو دوای نیوەڕۆیە دایک و باوکیان لە ماڵەوە نەبوون. And at 4 o'clock Lily made some tea. و لە کاتژمێر 4دا ئەندێ چای لێنا. And put the cakes on the table. کێکەکانی لەسەر مێزەکە دانا. Where's Rover? she said. لیلی وتی ڕۆڤەر لەکوێیە؟ He's under the table. Tim answered. Tim وەڵامی دایەوە لەژێر مێزەکەیە. They began their tea, but then Lily shouted. دەستیان کرد بە چا خواردنەوە و دوای ئەوە لیلی هاواری کرد. Tim, quick, I have dropped my cake under the table. خێراکە تیم، کێکەکەم کەوتوتە ژێر مێزەکەوە. And Rover's going to eat it. Rover کێکەکەم دەخوات. It is all right, Lily. Tim answered. Tim وەڵامی دایەوە کێشە نییە لیلی. I have put my foot on it. پێم لەسەر کێکەکە داناوە. بە هیوای سوود بینین بۆ هەموو لایەک.